کاروان دێمە لای بەڕێستان دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لە کاتژمێر 12 ئەم شەوە کۆمیسیۆن ڕێگەی پێدا و دەستی پێکرد چۆن دەڕوان نەم هەڵبژاردنە و هەڵبژاردنێکی چۆن دەبێت و یەکێتی بەدەر لە ئەوەی کە ئارامی هەلیکار خزمەتی کردوتە سەرشانی خۆی و جێبەجێشی دەکات چیکە هەیە چۆن خوێندنەوە بۆم هەڵبژاردن دەکەن. ئاسپاس بۆ هەڵبەت خۆشحاڵم کە لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لە کەناڵ جوانەکەتانەوە توانین پەیامی خۆمان بگەینین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە لایەنگرانی یەکێتی و پیرۆزبایی لە هەموو دۆست و لایەنگرانی نیشتیمانی کوردستان و سەرتاپای کوردستان دەکەم لە هەرچوێکن کە دەتوان بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن. ئێمە دەبێت لە سەرەتادا باس لە پەیامەکەی کاقوبات تاڵەبانی بکەین کە سەرۆشی لیستی 105 نیشتیمانی کوردستان لە پەیامەکەیدا زۆر واضحی و زۆر بەڕوونی باسی لەمە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی زۆر تازەی پێوە هەڵگری لە هەکبەیدا هەڵگری کۆمەڵێک پەیامی زۆر جوان و زۆر ڕاستەقینەیە کە پێشتر بە کردار سەلماندوێتی لە کارنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر کاقوبات خۆی وەکو جێگیری سەرۆک حکوومەت و چۆک و ئەندامانی یەکێتی لە کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کە توانیویانە ئەدایەشی باش بکەن. ئێمە لەو هەڵبژاردنە پەیامێکی تازەمان پێەیە کە پەیامی ئارامیە، پەیامی هەلیکارە و پەیامی خزمەتکردنە. ئەم هەڵبژاردنە دەخینە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆی بتوانین لە سای ئەم هەڵبژاردنەوە لە چوارچەوەی پێکەنانی حکوومەت تا داهاتووی هەرێمی کوردستانەوە بتوانین کەشێکی ئارام لە هەرێمی کوردستان بهێنێکە کە ئەمە لە ڕابردوودا سەلماندومان ئەکەم ئارامیش تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە یاوەری لایەنەکانی تریش توانین دەستەبەری بکەین و دەتوانین هەلیکاری زیاتر بە بەشداری ڕاستەقینەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان و لە داهاتوودا بتوانین هەلیکاری زیاتر بۆ گەنجانی ئەم وڵاتە دەستەبەر بکەین و لە هەمان کاتشدا بتوانین خزمەت بکەین. وەکو کاقوباتیش باسی کرد ئەم کوردستانی ئەمڕۆ ئێمە تێیدا دەژین ئەم کوردستان نییە کە لە پێناوی جەنگاوین کە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی ڕێبەر و گەورەمان جەنابی مامزەلال لەسەری دامەزراوە. ئێستا کوردستان لە دۆخێکی زۆر ناهەمواردایە لە دۆخێکی زۆر ناسەقامژیر و ناخۆش دەگوزارێت بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەرچی سیاسی خۆی هەڵدەستێت لە مەرحلە سیاسیدا بۆی بتوانێت بە تەواوی گۆڕانکاریشی سیاسی لە مەنطقەیەدا ڕوو بدات. زۆر باشە کاک سەرکۆ، یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگری و پەیامەیە کە ئارامی هەلیکار خزمەتە تا چەند دەتوانێت لە 4 ساڵی داهاتوودا جێبەجێ بکات. ئێوە وەکو ستافێکی کارامە و پرۆفیشناڵ کە دەچنە ناو حکوومەتەوە چۆن دەتوانن جێی ئەمە بکەنەوە لە ناو پرۆسی سیاسیدا پرۆسێکی سیاسی ئالۆزە لە ناو هەرێمی بەبەر لە سپێکی جوابدانەوەی پرسیارەکەی جەناب دەمەوە بڵم کە ئەم زارە ستافی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو زارانی پێشوو لە هەکبەیدا کۆمەڵە کادری زۆر باش کۆمەڵەکاندی زۆر باشی هەیە کە بە شێوەیەکی زۆر پیشەیی و بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵ بە بەرنامەی زۆر باشەوە پرۆژەی زۆر جیاواز و تازەوە بۆ ئەم کۆمەڵگەی خۆمان کە پێویستی پێێتی لەم قەیراندارایی و سیاسەدا دەبەنە پەرلەمانی کوردستان و نوێنەری ڕاستەقین دەرنێ پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو. ئەمە خاڵێکم. خاڵی دووەم ئێمە لە ڕابردوودا سەلماندوومانە کە هێزێک بوون هەمیشە توانیمانە زامنی مافەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان بکەین لە هەمان کاتیشدا توانیمانە کە بتوانین شورایەکی بەهێز بین قەڵایەکی پۆڵاین بین بۆ پاراستنی خاشی هەرێمی کوردستان لە هەموو ساڵەکانی ڕابردوو لە حکومڕانی نیشتیمانی کوردستاندا ئەمان بینیوە زۆر بەوازحی لە داهاتووش بە هەمان شێوە. ئێمە لیستێکین کە هەڵگری پەیامێکی زۆر وازحین هەڵگری کۆمەڵێک ڕوئیای